بەگوێرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە شاری دوهۆکەوە لەگەڵتان و هافەڤینێکی نوێ تۆمار دەکەین. هافەڤینی ئەم جارمان لەگەڵ زۆر بەڕێز میثال ئەلئەلووسی دامەزرێنەری حیزبی ئومە کەسایەتی دیاری سیاسی عێراق. میسال بەخێر هاتی بۆ کەناڵی کوردستان 24 ئێوە دۆستێکی عزیزی ئێمەی بەخێرهاتن دەکەن جارێکی دیکە. خۆشحاڵم کە لێرە ئامادە. زۆر سپاس. بەڕێز میسال دەمانەوێت لەم کۆڕبەندەوە دەست پێ بکەین. تۆ دەزانیت کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە لە جەنگێکی گەورەدا، ئەگەری هەیە فراوانتر بێت ڕۆژانە باز لە فراوانبوونی ئەو جەنگە دەکەن. لەم کۆڕبەندەی ئەم کە بەڕێوەچوو بینیمان لە دهۆک بەڕێوەچوو لەبارەی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژێر دروشمی دژوێزی ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێوەچوونی ئەو کۆڕبەندە لەو کاتێ ئێستا لە هەرێمی کوردستان ماناکەی چی بوو؟ پەیامەکە چی بوو کە ویستیان بیگەێنن؟ بەر لە هەموو شتێک من زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەمە خۆشحاڵم بەشداریم لە کۆڕبەندی مێپس کرد کە چەند ڕەهەندێکی استراتیژی عێراقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و هەروەها نێودەوڵەتی تێدا. کۆڕبەندی مێپس سفەتێکی زۆر گرنگی هێویش ئەوەیە هەموو بەشدار بووان ئاسوودن تێیدا، ناترسن لەوەی دەستگیر بکرێن، ناترسن لەوەی بژێویان ببڕدرێت، ناترسن لەوەی میلیشیا و دەستگا ئەمنیەکان بێن هەڵکوتنە سەریان و سوکایەتی بەخۆی و خانەوادەکانیان بکەن. هەموو کەسێک بە ئاسوودەیی قسە دەکات سەرباری جیاوازی ڕاو هەڵوەستەکان. من لە کۆڕبەندی مێپس هەڵوێستی دژبەرم بینی سیاسی لە چینی دەسەڵاتدار لە چینی نادەسەڵاتدار، ئاینی و نائاینی، سیاسی و خەڵکی هزرمەند لە وڵاتانی جیاجای جیهان، جیهانی کاریگەر، جیهان ئەو جیهانی کە گرنگی بەم پرسەدات. ئەمە بۆ من یەک واتای زۆر گرنگی هەیە. لە عێراق، لە سووریا، لە لوبنان، لە غەزە، لە وڵاتانی دیکە عەرەبی لەگەڵ ڕێزم لە ئێران تۆ ناتوانی بە هیچ شێوەیە کۆڕبەندێکی وەکو کۆڕبەندی مێپس ببەستیت بەم شناسە زانستیە کراوەیە بەخشندەیە بەو شناسەی کە بە دوای گۆڕانکاری ئەرێنیدا دەگەڕێت. لە هەرێمی کوردستان تۆ دەتوانی کارێکی وا بکەیت. ئەمە چواتایەکی هێواتە هەرێمی کوردستان متمانەی بەدەستێناوە بۆتە خێمە و زەمینەی کۆکردنەوەی هێزە جیاوازەکان، تەنانەت بۆ ئەو کەسانەی کە لەگەڵ یەکتری لە شەڕ و کێبڕکێدان هەمویان دەتوانێت لە کوردستان لە مێپس دانیشن، گوێ لە یەکتری بگرن بە بێگەردی، بە شەفافیت، بە ئاسوودەیی، بەبێ دروستبوونی گرژی یاخود هەر شتێکی دیکەم. پێم وایە هەرێمی کوردستان وەرچەرخانێکی زۆری گەورەی بخۆیەوە بینیوە، نەک بە تەنیا لە دوا هەڵبژاردننی ڕابردوو کاڵبژانێکی سەرکەوتوو بوو، ڕێژێ بەشداری زۆر بەرز بوو لە 24 کاتژمێردا ئەنجامەکان دەرکەوتن. 24 کاتژمێر هاوڵاتی کوردستان چاوەڕێ بوو بە ڕۆحیەتێکی مەدەنیانە، میدیایەکی چڕ، چاودێریەکی چڕ. ئەمە سەرکەوتنە بۆ سەرکردایەتی سیاسی کوردی و پارتە کوردستانیەکان و هاوڵاتی کوردی، چونکە هاوڵاتی کورد لەوە تێگەیشتووە کە جیایە لەوانی دیکە بە مەدەنی بوون، بە شارستانی بوون، بە بەخشندەیی بوون. ئەمە جیاوازی کووردە، ئەمەیە کورد جیا دەکاتەوە. من پێم وایە هەرێمی کوردستان ئەم پێگەی بەدەست هێناوە، ئەم پێگە گەورەیە لە جیهاندا وە گوتارەکەی برای بەڕێزم سەرۆک بارزانی. دەمێ پرسیارەشت لێ بکەم، چونکە سەرۆک بارزانی لە گوتارەکەیدا گوتی پێشوازی لە هەر هەنگاوێک دەکەم بمانگەینتە قۆناغێک، باشترین شتەوەی لە مێزی دانوستان کۆ ببینەوە و دەکرێت لە ڕێگەی دانوستانەوە بگەین بە چارەسەرێک بۆ هەموو کێشەکانمان. پرسیارەکە ئەوەیە ئایا باس لە عێراق دەکەین، ئایا عێراقیەکان دەتوانن ئەو گوتارەی سەرۆک بارزانی وەربگرن؟ ئەوەی سەرۆک بارزانی گوتی پیشاندانێکی سیاسی گەورەیە، قسەیەکی گەورەیە بە دیاریکراوی لە کۆڕبەندی مێپس لەژێر ئەم دروشمان قسەی کرد. بۆچی؟ بۆی پەیامێک بە هەموو لایەک بێنین، لە نێو حکوومەت، لە دەرەوەی حکوومەت، لە نێو پەرلەمان، لە دەرەوەی پەرلەمان، تەنانەت بۆ دەرەوەی سنووری عێراقیش پەیامێکی سنووربەر بوو. گوتی بەخێر بێن، من مەسعود بارزانیم، ئێمە کوردین، ئێمە کوردستانین، ئەم گفتوگۆیە دەپارێزین، هانی ئەم گفتوگۆیە دەدەیت بەیەکەوە بۆ ئەوەی کە
کۆمەلگەی خۆمان ئاسایش و سەقامگیری بپارێزین و ئەوەش بپارێزین کە پرۆسەی سیاسی بەردەوام بێت بەردەوام بێ وەتوانێت ئەوەی هەبێت لەوەی هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە و جارێکی دیکە پرۆسەی دیموکراسی چالاک بێتەوە ئەمە بەڕاستی داڕشتەیەکی استراتیژی و فەلسەفی و ئەخلاقیانەیە سەرۆک بارزانی توانای جێبەجێکردنی هەیە ئەو لە کۆڕبەندی مێپس قسەی کرد ئێمە هەمومان لەوێ بووین بەنمونە من میسال ئالوسی ڕەنگەم بەڕاستی شیعەکان سەرکردە شیعەکان نانەوێت قسە لەگەڵ من بکەن بەڵام ئێمە لە مێپس هەردووکمان باوەشمان بە یەکتریدا کرد وەکو ئەوەی هیچ شتێک لە نێوانمان نەبێت ئەمە هەمووی بەهۆی بوونی سەرۆک بارزانیە بوو باش بەڕێز میسال بە باسی پرسیارەکانی دیکە بکەین چکە چەند پرسیارێکی دیکەمەیە تایبەت بە لەگەڵ بەڕێزت جیاوازە تۆ ڕاشکاوی لە هەموو وەڵامەکانت بە ئێستا باسی عێراق بکەین ئەو دۆخەی کە لە عێراق هەیە دوای نزیکەی زیاتر لە ساڵێک بنزیکەی سەرۆکێکیان بۆ ئەنجومەنی نوێنەران هەڵبژارد ئایا هیچ گۆڕانکاریەک ڕوودەدات چۆن دەکرێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەک بخرێت ڕۆڵەکەی نەمێنێت دوای ساڵێک جارێکی دیکە کەسێکی دیکە هەڵبژێرنەوە سەرۆکایەتێکەش کەمتر لە ساڵێک ماوە باز لە هەڵبژارنێکی پێشوەختەش دەکەن ئەم شێویە چێ لە عێراق ڕاستیەکەی لەگەڵ ڕێزی زۆرم بۆ بەڕاستی دادگای عراقی بەگشتی و دادوەری عراقی بەگشتی پێم وایە هەڵەیەکی زۆر گەورە لە تێگەیشتن لە سیستەمی دادوەری و دەسەڵاتی دادوەری هەیە لە عراق دەسەڵاتی یاسادانان بەرزترین دەسەڵاتە لە هەموو وڵاتێکدا کەچی تۆ دەبینی لە شەو ڕۆژێکدا دادگایەک پەیدا بوو دادگایەکی بەڕێز کۆمەڵە دادوەرێکی بەڕێز ئێمە لاریمان لەوەی نیە ناوی دادگای باڵای فیدرالیە لە پەرلەمان گەورەترە لە دەوڵەت گەورەترە لە خۆی سیستەمی دادوەری و دادگاش گەورەترە و لە هەموو شتێک ئەم دادوەرە بەڕێزانە دەوڵەت ئاراستە دەکەن لەوەش سیرتر بەڕاستی ئەوە بوو کە حکمی منیاندا بەوەی کە 7 ساڵ من بند بکرێم لە بەس لەبەرەوەی گوتم کە ئەم دادگایەکی دەستوری نییە من دوو خۆل ئەندامی پەرلەمان بووم ئەگەر من سیاسێکی ساڵی پێش 2023 مافی ئەوم نەبێ بڵێم ئەم دادگایە ڕووپۆشێکی دەستوری نیە دەبێ هاوڵاتیەک چ بکە بەڕاستی دادگا چ پەیامێکی لێرە گەیان پرۆسەی چ پەیامێکی بە پرۆسەی سیاسی گەیاند کە ئەمانەی لێکەوتوتەوە ئەم دادوەرانەی لێکەوتوتەوە هاوڵاتیەکی وەکو میسال و کەسێکی دیکە 7 ساڵ حکم بدرێت بەس لەبەرەوەی گوتێتی دادگا دەستوری نییە لێرە دەیاریەکە کۆتایی هاتووە بەواتایەکی دیکە پەرلەمان هیچ بەهایەکی نییە لە بەرامبەر ئەو پارتانی کە دەڵێن ئێمە مافی حکومان هەیە مافی حکم دەمگەڕێنێتەوە بۆ شتێکی زۆر کۆنتر کە مافی خوداییە لە حکمڕانی واتە ئەوان دەڵێن ئێمە مافمان هەیە لە حکمڕانی ئێوەنیتانە پارتە ئیسلامیە شیعیەکان لەگە ڕێزم بۆ هاوکارانمان لە شۆڕەش لە خەبات ئەوان دەڵێن ئێمە زۆرینەی هاوڵاتیانین بە ژمارە ئێمە زۆرترینین کاتە ئێمە دەبێ حکمی شیعە بێت ئێمە ناڵێن شیعەمە بە بەسەر سەر و سەرچاومان شیعە بە بەڵام حکمی عراق حکمێکی دەستوریە لە عراق بەهای زانستی و شارستانی ئابووری شیعە و سونە نازانێت یەک کۆیەک دەکاتە دوو کشت و کاڵ ئەوەی کاری تێناکات کە تۆ 1000 نوێژ بۆ ئیمام یاخود بۆ عیسا یاخود بۆ مەریەمی پاکیزە یاخود بۆ هەرچێشتر بکەیت سوودی نییە کشت و کاڵ بە شێوەیەکی زانستی دەکرێت پەینی پێدا دەکرێت هاوڵاتی دەپارێزرێ ئەو کات بەرهەمی دەبێت کەواتە ئەو قسەی کە دەڵێ حەقی حکمڕانی بەڕاستی شتێکە لە قوڵای مێژووە سەرچاوی گرتووە بەڵام دەوڵەت دروست ناکات بۆیە پەرلەمان ناتوانێت خۆی لەمە دەرباز بکات ناتوانێت لە ئیرادەی سیاسی بە پشتیوانکراوی ئێران و حیزبوڵا بێتە دەرەوە هاو بەیمانیشیان لە سووریا من بەڕێز میسال با بگەڕێنەوە بۆ ئەو کۆڕبندەی کە بڕێوە ئەو دۆخی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەگوزارێت دوو لایەن ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە گڕی گرتووە بەهۆی جەنگێکەوە دەکرێت فراوانتر بێت دوێنێش چەند ڕۆژێک لەمەوبەر بەڕێز وەزیری دەرەوەی عێراق لە گوتارەکەیدا ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگدا ئەوەش کە چەند پەیامێکیان لەلایەن ئیسرائیلەوە پێگەیشتووە
بۆیان نووسراوە و پێشیان گوتراوە کە میلیشیاکانی عێراق ئەگەر بەردەوام بن لە بردومانکردنی ئیسرائیل عێراق بە ئامانج دەگەین ئەگەر عێراق بە ئامانج بگیرێت بردومان بکرێت عێراق بەرەو کوێ هەنگاو دەنێت چی بەسەر دێت دکتۆر فواد حوسێن زۆر ڕاستی گوتووە ئەم پەیامانە بە شێوەزارەکی و نووسینەکی بە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی گەیشتون و ئەو پەیامانە بەڕاستی دوای شەڕی ئۆکتۆبەرەوە نەگەیشتون ئەمە ڕاست نییە ترسی ئیسرائیل لە درێژبوونەوەی دەسەڵاتی ئێران و سوپای پاسداران و تێوەگلانی میلیشیاکان و بانکی ناوەندی عراقی و حکوومەتی عراقی لەم بابەتە تێوە بگرێن لەوەی ببنە ڕووپۆش بۆ گواستنەوەی چەک لە ئێران بۆ عراق بۆ سووریا بۆ حیزبوڵڵا و تێوەگلانی حکوومەتی عراقی بەڕاستی تۆمەتبارکردنێکی ڕوون و ئاشکرا هەیە لەوەی کە زۆرێک لەو موچانەی بە دامەزراوە ئاینیەکان دەدرێن دامەزراوە سیاسیەکان یاخود هەندێک پارت دەچێت بۆ پارەدارکردنی میلیشیاکان لە سووریا ئەمە کردەیەکی سەربازیە لە حیزبوڵڵا حەماس سووریا بەغدادەوە بەم شێوەیە دەڕۆن ئیسرائیلەکان تێدەگەن ئەو پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە هەوڵیان داوە پەیام بدەن حکوومەتی عراقی گوتویانە تکایە ئەم بابەتە بوەستێنن تکایە ئێمە نیگەرانین تکایە ئەمە مەترسیە تکایە ئێمە بێدەنگ نابین ئەم پەیامانەیان گاندووە تەنانەت لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدی ئەو کاتەی سەرۆک وەزیرانی عێراق بۆ یەکەم هێرشی فەرمی ئیسرائیل کرایە سەر عێراق بۆ سەر چەند پێگەیەک دکتۆر عادل عەبدولمەهدی لای ئەمریکیەکانەوە ئامادە کراوە ئاگدار کرایەوە کە هاوپەیمانان و ئەوان نەبوون بەڵکو فڕۆکەکانی ئیسرائیل ئەوانیان بۆردومان کردو نامەیەکی زۆر ڕوون بوو بۆ چوارچەوەی هەماهەنگی شیعی کە ئێستا حکم دەکات بۆی کە دەکرێت شتەکان لەدەست دەربچن کێشەکە لە عێراق چییە؟ ئێمە زۆر نابینین تەنیا شتە نزیکەکان تەنیا یەکتری دەبینین بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئێستا ئێمە کێشەیەکی مرۆیی گەورەمان هەیە لە ڕۆژهات ناوەڕاست هەزاران کەس لە غەزا لە لوبنان دەکوژرێن زۆرینەشیان خەڵکی مەدەنیم بەڕاستی کارێکیان لەگەڵ ئەم شەڕەدا نییە بەڵام بۆی واقعی بێت ئیسرائیلەکانیش خەڵکێکی مەدەنیان لێکوژراوە و هێرشیان کراوەتە سەر زیاتر لە 200,000 ئیسرائیلی لە ناوچەکانیان با بڵین کۆچیان پێکراوە کاتێک دەڵێم کۆچ بەڕاستی کورد و شیعە هەردووکیان باش دەزانن کۆچپێکردن چیە چووکە لە سەردەمی سەدام ئەم شتیان بینیوە لە دوای ڕاپەڕین هۆکارچی ئەم تێوەگلانە ناوەستێت لەمە تێناگەن ئەگەر عێراق تێوەگلێت لەو جەنگە چی ڕوودەدات من پێم وایە ڕژێمی ئێرانی و ئەوانەی کە باوەڕیان بەو ئاتە هەیە وایان دەزانی کە ئەوان پەیامێکی واقعی دەگەێنن دەیانویست بڵێن ئێران دەتوانێت حەماس کۆنتترۆل بکات کە حەماس پارەدار دەکات پرچەکی دەکات ڕاهێنانی پێدەکات دەتوانێت هەماش لەگەڵ حیزبوڵڵا بکات یاخود لەگەڵ حوثیەکان لە یەمەن لەگەڵ ڕێز و خۆشەویستی زۆرمان بۆ یەمەن کە من 4 بوومەتە چوومە یەمەن و لەوێ بووم و ڕاستی ئەو موشک و کردستان لە بەردەستی ئەواندان لەلایەن شارەزایانی ئێرانیەوە کە لە سوپای پاسداران یارمەتی دەدرێن ئێران دەویست ئەم پەیامە بە ئیدارەی پێشی ئەمریکا بدا کە جۆ بایدنە بۆیە دەڵێم پێشوستکە ترامپ دێتە سەر حکم ئەم ئیدارەی بایدن متمانەی بە ئێران هەبوو بەبایەخۆ لە ئێرانەوە دەیڕوانی ئێران دەویست ئەم پەیامە بە ئیسرائیل بگا بە تورکیا بورێت بەوەی کە دەڵێ ئێمە ئەم سێ هاوبەشە ناوچەی عەرەبیمان کۆنتترۆل کردووە بەیەکەوە و دەبینە هاوبەشی استراتێژی و ئێران عراقی بۆ خۆی زامن دەکرد سووریای بۆ خۆی زامن دەکرد لوبنان و هەروەها پێگەیەکیش لە کەندا ئەم پەیامە کاتێک کۆتایی هات لەو ساتێ دۆناڵد ترامپ هەڵبژاردنی سەرۆکاتی ئەمریکای بردەوە بەڕێز میسال زۆرینەی بیرمەندان و سیاسەتمەداران و ڕۆژنامە نووسان باز لەوە دەکەن ڕۆژهەڵاتێکی نوێی لارەدا دەڵێن گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو گۆڕانکاریە لە جۆری حکومڕانی ئێستاە واتە
گۆڕانکاری سیاسیە یاخود گۆڕانکاری جوگرافی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدات. من پێم وایە دەرگا بە هەموو ئەگەرێک کراوەتەوە بەڵام ساکسپیکۆ کۆتایی هاتووە و ئەو ساکسپیکۆ ڕۆژێک لە ڕۆژان کە پێچەوانەی بەشێک لە ئیرادەی ئەم ناوچەیە بوو ئەو وڵاتانە خەڵکی ئەم ناوچەیە لە کاتی ئەو ڕێکەوتنی ساکسپیکۆ دەیانویست لەژێر دەسەڵاتی داگیرکاری عوسمانی بێنە دەرەوە کەچی کەوت نەژێر دەسەڵاتی داگیرکاری بەریتانیا و فەڕەنسا و هەر بە بەرەکەتی ساکسپیکۆشەوە ڕووسیا هاتە پێشەوە دەسەڵات دابەشکرا خێربێری وڵاتانە دابەشکرا ئیتر تۆ دەدیت لەمەوە خێزانێکی کوردی یاخود خێزانێکی ئێرانی عەرەبی سنووریان لە نێو دروستکرا و خێزانەکان پەرتەوازە کرا. عێراق بە نمونەیەکێک لە سەرۆکوەزیرانی سووریا خەڵکی عێراق بووە لەعانە لەدایک بووە بەڵام بۆ سەرۆکوەزیران لەبەرەوەی لە سەر سنوور دەژەوە خانەوادەکەی کەوتبوونە دیوی سووریا. بەواتایەکی دیکە شەڕ ناوەستێت لە لوبنان و لە غەزەش بە هەمان شێوە ئەم گەڕا و ئەم پارچە ئاگرە نێگەرانکارە تەنانەت ئەوەی ئێمە بەڕاستی زۆر واقمان لێی وەرماوە کە داوای وەستانی شەڕ دەکەن. ئیسرائیلیش گوێی لەوانە کاتێک ئەوان قسە دەکەن دەڵێن دەبێت دەوڵەتی ئیسرائیلی نەمێنێت. گوتاری ئێرانی دەڵێ چی؟ دەڵێ ئەم دەوڵەتە دەوڵەتێکی نابەزیە دروستکراوە دەبێت ئەم دەوڵەتە لە نێو ببرێت. گوتاری عەرەبی گوتابی عوروبەی دەڵێ چی؟ دەڵێ ئێمە خاوەن مافین دەبێت دەوڵەتی ئیسرائیل هەڵبۆشێندرێتەوە و وەکو جەمال عەبدولناسر خوا لێی خۆش بێ دەیگوت دەبێت بخرێنە دەریاوە. باشە دەبێت ئیسرائیلی هەڵوێستی چۆن بێ یاخود چۆن ئاگربەس لەگەڵ تۆ بکات شەڕ کۆتایی پێبێت لە کاتێکدا تۆ پێی دەڵێ من دەتکوژم بەڵام ئێستا توانام نییە لەبەرەوەی من ئێستا لاوازم تۆ بەهێزی بەڵام بەهێز بم دەتکوژم. ئەمە هاوکێشە نییە بۆ پێکێنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی ڕۆژهەڵاتی گۆڕانکاری بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دەگۆڕێت بەڵام بەم حکمی ئەم عەقلیەتە نالۆژیک واتە گۆڕانکاری سیاسی ڕوودەدات یاخود جوگرافی هەردووکی کورد مافی خۆیەتی دەوڵەتی هەبێت ئەگەر بیەوێت بۆچی چ شتێک ڕێگرلەوەی کورد دەوڵەتی هەبێت کریسیانێک مافی خۆیەتی بڵێ من مێژوم هەیە خانەوادەکەم لە عێراق بوون هەزاران ساڵ پێش عەرەب و موسڵمانان مافی خۆم بەشێک بوون لە دەستور مافی خۆی هەیە. من وەکو موسڵمانێک بەنمونە لە ئەمبار مافم هەیە بوونم هەبێ بەڵێ هەمومان مافمان هەیە ئەگەر دەوڵەت نەبێ ئەو دەوڵەتەی ئەم مافانە زامن بکە ڕێز لە مافانە بگرێت دادگایەکی دادپەروەر نەبێ ئەمە بپارێزێ بەڕاستی شتەکان لێک دەبنەوە. بڕێز میسال زۆرینەی نووسەران لە سیاسەمەدارانیش لەبارەی سایکسپیکۆ نووسینانە بۆ گوتویانە دەسەڵاتی سایکسپیکۆ ڕێکەوتنامەکە 100 ساڵی بەسەرتێ خۆڕی و کۆتایی هاتووە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا کە لەلایەن بەریتانیا و فەڕەنسا دروست کرا لە بەرژەوەندی ئەوان بوو ئێستا کۆتایی هاتووە ئێستا دەڵێن ڕۆڵی ئەمریکا هاتووە ئەو دێت حکومڕانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. پێم ئەمریکا لە حەفتەکان هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاتنی ئەمریکاش بەڕاستی وەکو هەڵۆیەک وا وەکو هەڵۆیەکی گەورە و تۆقێنەر لە ئاسمان چاودێری ئەوەی دەکرد کە لە زەویدا دەگوزارا بەریتانیا و فەڕەنسا و عەرەب چیان دەکرد لایەنەکان دیکە بەڵام ئەم هەڵۆیە وردە خەریکی چێکردنی ئەو هێلانە بوو کە پێگە سەربازەکان خۆی بوو دواتر کۆمپانیەکانی نەوت لە کەندا و لە عێراق لە وڵاتانەوە پێگە جێگەری کردن. ئەم هەڵۆیە لە شەو ڕۆژێکدا بەڕاستی بووە خاوەن دەسەڵات بەڵام ئەمریکا هەر هەڵۆ نییە. ئەمریکا ئازادی ڕادەربڕینە ناوەندی توێژینەوەیە ئازادی ڕەنگە ئەمریکا پیاوێکی ڕەشپێستی لە داک و بابێکی نا ئەمریکی کردە سەرۆک و دووزاریش هەمان شێوە پیاوێکی هێناوە کە پیاوێکی سیاسی لە دۆناڵد ترامپ پیاوێکی بزنسمانە هێناوێتی کردوێتی بە سەرۆک دووجار ئەمێ ئەمریکا بۆیە ڕاستی ناکرێت ئەو دەسەڵاتە داگیرکاریە کۆناکە فەڕەنسا و بەریتانیا بوون لە بەرامبەر ئەمریکای بەهێزی نوێ ناتوان بەرەوەی ئەو توانیان نییە دۆلار زانست ناوەندی توێژینەوە زانیاری باوەتایەکی دیکە ئەنجامی ئەم فراوانبوونی ئەمریکا و هەژمونی ئەمریکا
لعراق لأوكرانيا يفرض واقعك السياسي جيوسياسي هنا وتكا وإيمش بيه وكاريجرين زيقلوش إيمش كسواردوين إيمش كسمان لو هنا وكمال خمام بارزين بالنسبة كبس السري إيما دارو خاوة براستي توتسون دتوي بياوكي مدني كريستيان صابي إيمان دائي ياخد جويك بيبلي ورا العراق بجي سون باور بكردك دكي ياخد وايلي دكي بروا بوب كاتكا بلي بوشي وازا العراق بجي ورول الدبيت لكاتك دا تنزار هيرشي دكريت السر وبهاوكاري هندك لايني ودولة شوكارا دكريت روزرات يعرسينو بدولة العراق درواني هي دولة العراقية براشكوبي ليس بمعنى انه دولة موجود على الخريطة وتنك دولتك لسر نقشه ولن نتويكرتو كان نراتيه هي دولتك هي بناي دولة العراق وهولات العراق طيب بطل نيايوني اي صار سركتيا بعد ما انتهى النظام ايما دوای کۆتایی هاتنی ڕژێمی مەلەکیش بالخمسينات لا پەنجەکان پەرلەمانی عراق توانی یاسایەک دابڕێژێت کە یاسای باوەڕێن پەڵبکردنی مافی عشیرەتەکان بوو بەڵام ئێستا ئێمە عشیرەتەکان بەهای خۆیان هەیە ئەمە شتێکی جوانە بەڵام دەیبزانین عشیرەتەکان هەندێک دیوی ناکەوتویان تێدا ئاتە تۆ دەبینی کەسێک ئۆتۆمبیل لی دەدات دەچن سڵحی عشاری دەکەن و کۆ دەبنەوە باسی ملیار و ملیۆن و ئەم جۆرە پارانە دەکرێت یاخود کەسێک دەڵێ ئەمە هەراسانی کردو من بەڕاستی ئەم جۆرە شتانە شتی زۆر دواکەوتون دەوڵەت دروست ناکەن دەبێ هاوڵاتی مافیا بێت عراق ئێستا فقط في زمن صدام دولتك بوا بنمونا لسردمي صدام دولتك بوا زبري تسك دولت بوا لهوليرو دهوك وهرم كردستان زابتي السنة هبون خالكيان لسر شقام لسيدارة دادات لسر شقام خالكيان دزگير دكر ديان كشتو وقلشان لمالي كشرا وردقر بزبري تسك بزبري آقر صدام حسين سنوری لنو سنور دروست کرده بو بلام عقلی دروست نکرد بلام وجدانی درستی نکرد بلام نیتوانی ولاتی کی باش درست کرد سروک بارزانی ل بتي خوي اوقف الحرب قلتي زنق بوستينن بوي لباري ترى سرك افتقوا بكين بو دوخي كيستها ما نتسنكو عراقك وتاي هاتوا هذا صح هل من آيان صاغية لهذا الكلام هي كسكي بو بيشتي بلاستي بيمانيا تتبع قولم بابتانا عور اللي بدرو قولم لبروي ام طيب ميليشيانا نختار انت بالحكومه ولا انت برشتي حكومه دك ولي حكومه دم راستي من الاشتيك ده ما عندي جواب تيناغم ودمويت تيبغم العراق ايما زياتي لي 1 مليون دام لهز أمريكان هي أفسرة بوليسا بابلين هي كاني بالستان العراق هز دجمني كينيا مليون واحد أم 1 مليون أندامة هزي أمني بيوسيان با براسي ميليشيا بو أساسي دولة باريزن يعني بو حكومة باريزن براسي حكومة 1 مليون أندام هزي أمني هبت ميليشيا بو أساسي حكومة باريزن أو حكومة 1 مليون كسي هي وزير با كاروانك پاسەوانەوە دەچێت دەرەوە تەنانەت لە پشکنینیش کەسیانی بیانی دێن کەواتە هەڵەیەک هەیە پەیامەکەی سەرۆک بارزانی پەیامێکی زۆر گەورەیە نەک بۆ هەرێمی کوردستان و بۆ نێو خۆی کوردستان و بەشەکانی یەکەی کوردستان پەیامێک بۆ عراقیەکان بۆ عراقیەکان پەیامێکی ڕوون پەیامێکی خۆشەویستی پەیامێکی خەمخۆری من نمونەیەک بێنمەوە وتوزك الحكومة العراقية خير ما فعلت بس حكومة عراقية بلز محمد شيع السوداني فؤاد حسين حكومة عراقية بقشتي هيامي جيهانيان قيان لسر آستي اجتماعي ونقولكي كان إما ناما نهرش بين سر إسرائيل ميليشيا كان منا إما ريقري لو دكين هرش بقريتا سر إسرائيل إما ناما نهر بدرون لا إسرائيل بدرت إما بهزكاني إسرائيل من عراق من قلتوا هركسي كرش بكاتا سر إسرائيل دزگيري عم كانوا بدادقا سزامدن أما پەیامی ئاسایکردنەوەی پەیوەندیە لەگەڵ ئیسرائیل ئاسایکردنەوەی پەیوەندی چیە بەڕاست تۆ وەرە وێنای بکە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان شتێکی لەم شێوەیە بڵێ بێت و بڵێ من ڕێگە نادەم کەس هێرش بکاتە سەر ئیسرائیل و بەڕاستی هەموو دنیا وێران دەبوو دەستیان بە میلیشیا و سونی و شیعی هێرشیان دەکردە سەر هەرێمی کوردستان و سەر هەولێر و دهۆک و خلقي بيتاوان دولت بمشي وازا دروس ناكري حكومات 1 مليون اندامي هزي امني هي امريكا 1 مليون كسينيا امريكا 1 مليون كسينيا اما همان دولت
دەوڵەتی عراق دەوڵەتێکی فاشلە دەوڵەتێکە پێویستمان بە بەڕاستی دانایی باڵێزی ئێرانیە پێویستمان بەوەیە کە سەفیری یاخود باڵێزی ئەمریکاچی دەڵێت و ڕەهەندی بەریتانی و ئەبوو ناجی چی دەڵێن ئەمە دەوڵەتی عراق. ڕێز میسال ئالووسی دامەزرێنەری پارتی ومە زۆر سپاس بۆ ئەم هەفپەیڤینە لەگەڵ ڕێستان لەگەڵ کوردستان 24 هیواخوازی تەندروستێکی باش تێبێ لە هەرێمی کوردستان زۆر سپاس بەخێرانی بەڕێز ئەمدیدا ڕەشمان ئەم هافەی بینەش لەگەڵ زۆر بەڕێز میسال ئالووسی دامەزرێنەری پارتی ئومە یاخود حزبی ئومە لێرەدا کۆتایی تر تا دیدارێکی دی تا پێگەیشتنەوەیشی تر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ.